ئێمە لە قایمقامەتی قەزای ڕەواندز لەگەڵ لیژنەی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە ژووری ئۆپراسیۆن هەستین با کۆبوونەوەی خۆمان ئەنجامداوە لە هەمان کاتدا ئامادەکاری بۆ ڕۆژانی جەژن خەڵکەکە بەڕاستی زۆر پابند بوو خەڵکی قەزای ڕەواندز ئەمە لێرەوە زۆر سوپاسیان دەکەم کە هەموویان ڕێنەمایەکانیان وەک خۆی جێبەجێ کرد. سپاسی هاوڵاتیانی خۆشەویستی شاری ڕەواندز دەکەن کە بەڕاستی پابند بوون بە ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ و بوونی ئێمەش لە سەر جادە بۆ پاراستنی گیانی هاوڵاتیانی خۆشەویستی شارەکەمانە. هەر بڕیارێک لە ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای دووهۆک دەربکەوێت لە قەزای بەردەڕەش تێتە جێبەجێکردن 100% و سوپاسی خەڵکی قەزای بەردەڕەش دەکەین بەگشتی کە پێگیری ڕێنمایەکان بوونە و هەر ڕێنمایەک دەربکەوێت تێتە جێبەجێکردن بۆ سەڵامەتی گیانی هاوڵاتیان. من وەکو هاوڵاتیی قەزای بەردەڕەش پابند بووم بە ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی سەبارەت بە قەدەغی هاتوچۆ لە ماوەی 72 کاتژمێری ڕۆژانی جەژن و بە شێوەیەکی گشتی قەزای بەردەڕەشیش خەڵکەکەی هەموو پابند بوون چونکە بڕیارەکە تەنها بۆ لایەنێکی تایبەت نییە بۆ پاراستنی گیانی هاوڵاتیانە. جادەما تقریبەنی منتقەت سەرەوە هەفتەیەوەن باز بیەن بە بۆنەوە کۆرۆنایە و مانگە ڕەمەزانی و هەفتەیەوەنی ئیجازە شادێن مێپەنەکە شڕۆ بەکارکەرمێ داوا کەروجێ مێمانەوە شەویسەکە جەمسافر عازیزەکە هەر وەختێ مەسی شاگن و پێرەی نامێ خزمەت شان ئامادە و پەزیرایی شاشەنە هەنمی. ئەم ڕێگە دروستە ڕێگەیەکی زۆر سەخت و ناهەموارە بەڵام جاوەکەشی ئەوە نەخۆش و سەرحاڵکنەندەست ئەگەر ئەم قاوەخانەیە چە نەبێ کەلیتەتە هیچ شەکەتیمان جارێ نەڕاندە نە مسافر شەکەتی دەرناچێت.